بۆچی دەبێت نەخۆشکەوتنی بەرپرسان بزانین؟ چەند ڕۆژێک لەمەوبەر لە میدیاکانی ئەمریکاوە باز لە نەخۆشی لۆید ئۆستن وەزیری بەرگری ئەمریکا کرا. باسکردنی توشبوونی وەزیری بەرگری ئەمریکا بە شێرپەنجەی پرۆستات لە کاتێکدایە کە ئەمریکا لە دۆخێکی زۆر هەستیاردایە. لەلایەک بەهۆی ئەو تەنگژانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهۆی جەنگی غەزەوە بوونیان هەیە و لەلایەکی دیکەوە جۆ بایدن سەرۆکی ئەمریکا ئەمساڵ بەرەو هەڵبژاردنێکی یەکلاکەرەوە هەنگاو دەنێت، بەڵام هیچ یەک لەوانە ڕێگر نەبوون کە باز لەو نەخۆشیە بکرێت بۆ ڕایگشتی. باسکردن لە نەخۆشکەوتنی بەرپرسان و زانیاری لەباری نەخۆشیەکەیانەوە بابەتێکە پەیوەست بە حکومڕانی و ئیدارەی دەوڵەتەوە. چەند هۆکارێک هەیە لە پشت ئاشکراکردنی نەخۆشکەوتنی بەرپرسانەوە. یەکەم، بابەتەکە شەفافیەت و هەڵگرتنی بەرپرسیارەتیە. لە وڵاتی دیموکراسیدا بەرپرسان لە بەردەم ئەو هاوڵاتیانەدا بەرپرسن کە خزمەتیان دەکەن. بەهۆیەوە کاتێک هاوڵاتیان ئاگاداری بارودۆخی تەندروستی بەرپرسانن، دەتوانن بڕیاری باشتر بدەن لەبارەی چارەنووسی سیاسی ئەو بەرپرسانە و ئەو بڕیارانەی کە جێبەجێیان دەکەن. دووەم، متمانەی هاوڵاتیان. لە ڕێگەی شەفافیەتەوە هاوڵاتیان متمانەیان زیاتر دەبێت بە حکوومەتەکەیان، هەروەها متمانەی زیاتر بە بەرپرسانی وڵاتەکەیان دەکەن. سێهەم، ئاسایشی نیشتیمانی. دۆخی تەندروستی بەرپرسانی دەوڵەت کاریگەری لەسەر ئاسایشی نیشتیمانی هەیە. ناسەقامگیری دۆخی تەندروستی سەرکردە و بەرپرسێک کاریگەری هەیە لەسەر سەقامگیری و توانای ئیدارەدانی حکوومەت. لەبەر ئەوە ئاشکراکردنی ئەو زانیاریانە و شەفافیت لەو بوارەدا ئاسایشی نیشتیمانی دەوڵەتەکە دەپارێزێت. چوارەم، مەسەلەی یاسا و ئەخلاقی سیاسی. دوجار بەرپرسان ئەرکێکی گشتیان لە ئەستۆدایە، لەبەر ئەوە ئاشکراکردنی دۆخی تەندروستیان پرسێکی یاسایی و ئەخلاقیە. لە هەندێک لە وڵاتانی جیهاندا ئاشکراکردنی دۆخی تەندروستی ئەرکێکی یاسایی و ئەخلاقی سیاسی بەرپرسانە، بەڵام لە هەندێک وڵاتدا بابەتەکە بەو شێوەیە نییە. پێنجەم، بەرژەوەندی گشتی. لە بەرژەوەندی گشتیدایە کە ئاگاداری دۆخی تەندروستی بەرپرسەکانیان بن، چونکە دۆخی تەندروستیان کاریگەری دەبێت لەسەر ژیان و دۆخی گشتی. شاردنەوەی دۆخی تەندروستی بەرپرسان. لە مێژوودا چەند نمونەیەکی دیار هەن لە شاردنەوەی دۆخی تەندروستی بەرپرسان. بۆ نمونە، لە ماوەی ساڵانی 1990 بۆ 1921 وودرۆ ویلسن لە خولی دووەمی سەرۆکایەتیدا تووشی جەڵدە بوو. دۆخی تەندروستی بە شێوەیەک بوو کە خانمی یەکەم ئێریز ویلسن ڕۆڵی زیاتر دەرکەوت، بەڵام لەو کاتەدا بارودۆخی تەندروستی سەرۆک بە تەواوی بۆ ڕایگشتی ڕوون نەکرایەوە. دووەم، سەرۆکی ئەمریکا فرانکلین ڕۆزڤێلت لە چوارەم خولی سەرۆکایەتیدا لە 1944 نەخۆشی دڵی هەبوو، بەڵام بە شێوەیەکی گشتی ڕایگشتی ئاگاداری دۆخی تەندروستی سەرۆک نەبوون، تاوەکو کۆچی دوایی لە 1945دا بە تەواوی زانیاریەکان ئاشکرا نەکران. سێهەم، سەرکردەی سۆڤێت. جۆزف ستالین لە سەرەتای 1950کاندا دۆخی تەندروستی بەرەو خراپی دەچوو، بەڵام ئەو بابەتە بەنهێنی مایەوە کاتێک لە 1953دا جەڵدە لێیدا. زانیاریەکە تا ماوەیەک بۆ ڕایگشتی بڵاو نەکرایەوە، تەنانەت دوای گیان لە دەستدانیشی زانیاریەکە درەنگ وەخت بڵاو کرایەوە. چوارەم، سەرۆکی ئەمریکا ڕۆناڵد ریگن لە ساڵی 1970دا لە هەوڵێکی تیرۆرکردن ڕزگاری بوو، بەڵام لە سەرەتاوە زانیاریەکان لەبارەی وردەکاری دۆخی تەندروستیەوە بڵاو نەکرانەوە. لە ماوەی ڕابردوودا لە هەرێمی کوردستانیش دۆخی تەندروستی سەرکردەکان بەنهێنی ماوەتەوە. دیارترین کەیسی دۆخی تەندروستی ڕەوانشاد بابجەلال و ڕەوانشاد نەوشیروان مستەفا بوون کە تاوەکو کۆچی دواییان زانیاریەکی سنووردار لەبارەی دۆخی تەندروستیانەوە لە میدیاکانەوە ئاشکرا کران. لە دوایشدا دەرکەوت مامەڵەی ناشەفافانە لەگەڵ دۆخی تەندروستی هەردووکیاندا کاریگەری خراپی لەسەر سەقامگیری حیزبەکەیان دروست کرد و متمانەی ڕایگشتی لەق کرد.